هەرێمی کوردستان هەرێمێکە بەکاربەرە، واتە بەرهەمی ناوخۆی نییە، یان ئەو بەرهەمە ناوخۆی هەیەی لە ناوە ناتوانێت ساغی کاتەوە، بۆیە زۆربەی کاڵا و پێداویستەکانی لە دەرەوەی وڵات ئەهێنێ. لێرەیە چەند خاڵێک هەیە کە ڕەچاوی بکەین. ئەو کاڵا و بەرهەمانەی کە لە ناوخۆی وڵاتە هەن ئەتوانرێ پەرەی پێ بدرێ و پیشەسازی خۆراکی گەشە بسێنێ لەگەڵ پیشەسازی بە شێوەیەکی ڕێژەیی هەردووکی گەشە بسێنێ بۆ ئەوەی ئێمە بتوانین هەوڵ بین لە داهاتوویەکی ئەگەر نزیکشانە بێ لە داهاتوویەکی دوورە هەوڵ بین پێداویستی ناوخۆ پڕکەینەوە. بەڵام ئەو یاسا و ڕێنمایی و ڕێکارانی کە لە هەرێمی کوردستانە هەیە یارمەتی دەر نییە بۆ ئەوەی بەرهەمی ناوخۆ گەشە بکە و ساخ بکرێتەوە. بۆیە هەرێمی کوردستان بە دەوڵەتێکی بەکاربەردا ئەندێ بازرگانی ئەگەر لەسەر ئاستی نێودەوڵەتی بیان لەسەر ئاستی ناوخۆ بێ خۆی ئەبێ بارزرگانی دەوڵەت ئاڕاستەیکە. بەڵام لەبەرەوەی هەل هەرێمی کوردستانە سیستەماتیک نییە یان بەرنامە ڕێژیەکی تەواو نییە، حکوومەت دەسەڵاتدارانی یان حیزب ئاڕاستەیەکە، بۆیە بازرگانیش زیاتر لە سوودی ئەو کەسانەیە کە بەڕێوە بن کە تاقم و دەستە و حیزب و لایەنن. بۆیە پێم وایە ئەگەر بەم شێوازە ئێمە بمێنینەوە لە زیانی تاکی هەرێمە و سوود ئەگەیەنێ بەو لە دەستە و تاقمەی کە بازرگانی ئەەکەن. جا ئەم دەستە و تاقمە ئەگەر لە ئەسەر ئاستێکی بچووکا بێ یان بە بازنە گەورەکەی سەریکەین کە حکوومەتیان چەند جیهەتێکەکە لە ناو حکوومەتایە. حکوومەت چەند سوودێکی هەیە لە ئاستی کورتخایەنە و سوودێک لە ئاستی درێژخایەنە. سوودەکەی کە لە ئاستی کورتخایەنە پێداویستی ڕاستەوخۆی ناو بازار پڕ ئەکاتەوە، ئەمە بە ئاشکرا. لە درێژخایەنیشە وا ناکا لە بازارە کێشەی بەرزبوونەوەی نرخمان هەبێ، ئەمە سوودێکی. بەڵام ئێمە هەر سوود وەرناگرین، زیانیشمان هەیە کە هاوردەیەتە ناوە واتە بەرهەمی ناوخۆ ئەکوژیتەوە، بەرهەمی ناوخۆ پێش ناکەوێ، بازرگانی تۆ هەمیشە لاسەنگە بێ. بە شێوازێکی تر تۆ هەر شوێنکەوتە ئەبی بۆ وڵاتانی چواردەور. بەرهەمی ناوخۆ هەمیشە سەدقات باشترە لە بەرهەمی دەرەکی، چونکە بەرهەمی ناوخۆ تۆ زەوی بەکارەهێنی، دەستی کار بەکارەهێنی، ئەگەر بەرهەمێکی بچووکیش بێ 5-6 خێزانێکە خەیتە سەرکار، کۆمەلگاکە مەشغوڵەکەی کەواتە بەرهەمی ناوخۆ گەر لەسەر ئاستی بچووکیش بێ باسی تەندروستیەکەشی نەکەم لەسەر ئاستی ئابووری زۆر سوودی هەیە. سەرڕای ئەوەی کە تۆی بەرهەمێکی ناوخۆ لە ڕوانگەی تەندروستی و گەرشیکردنەوەی بۆ بکەم، ئەزانم ئەم بەرهەمە چۆن دروست بووە، مەوادی کیمیایی چەندیا بەکار هاتووە، لە چ ژنگەیەکە خوڵق کراوە و ئەمە واکە هەم لایەنی کۆمەڵایەتی هەم لایەنی ئابووری بەرەو پێش بچێت. بۆیە سوودەکەی زۆر باشترە. تەنانەت زۆربەی وڵاتانی دنیا واکەن ئەو خواردنانەی کە لە قوتو ئەنرێ یان ئەو خواردنانەی کە پێ ئەوترێ پیشەسازی خۆراکی ئامادەکراو لە وڵاتانی خۆیانە سنووردار بکەن یان ئەو جۆرە پیشەسازیە بەکاربێنن کە لە وڵاتی خۆیانە بەرهەمەهێنرێ، یعنی لە قوتونراو یان ئامادەکراو هی دەرەکی زۆر ئەستەمە بێتە ناوە یان ڕێگەی پێنادەن. ئێم باس لە تورکیاکەین لە ڕوانگە قەومێکە و باسی لێ نەکەم کە ئێمە هەر لە یەک لە ئێمە ئینتیمایەکمان هەیە بۆ کوردبوونی خۆمان. بەڵام با لە ڕوانگەی ئابووریەوە باسیکەم. ئێمە لە ئابووریە شتێکمان هەیە پێوترێت تەبعیە، شوێنکەوتوو. ئێمە شوێنکەوتووی ئابووری تورکیاین. لە ڕوانگەی ئابووریەوە ئێمە شوێنکەوتوین، واتە کاڵاکانمان لە خۆراکیان لە جلوبەرگیان لە پێداویستی نێوماڵ و ئەجهیزە زۆربەی لە تورکیاوە هێن، واتە شوێنکەوتەی ئابوورین. سێر ئەەکەین لە دوای 2023 ئێمە شوێنکەوتەی سیاسی تورکیاشین، چونکە سێرکەین مەکتەبەکان چەند دام و دەستگایەکی کە بە فکری تورکیان بەو فکرەی ئاڕاستی تورکی ئیشەکەن لە هەرێمی کوردستان پەرەیان سندوو. کەواتە جیلێک پەروەردە ئەەکەم کە شوێنکەوتەیە بۆ فکری وڵاتێکی دەرەکی کە تورکایە. هەروەها ئێمە وامان لێ هاتووە لە ڕوانگەی کۆمەڵایەتیشەوە دیسان شوێنکەوتەوە بووین بەهۆی ئەو مەوجە ئیعلامێ زەخمەی کە لە تورکیا هەیە ڕنگدانەوەی لەسەر ڕاگەیاندنی ئێمە کردووە. واتە ئێمەش لە ڕوانگەی کۆمەڵایەتیشەوە لە ڕێی تەلەڤیزیۆن و ڕاگەیاندنەکانەوە دیسانەوە شوێنکەوتەی تورکیاین. کەواتە ئێمە لە سێ ڕوکنەوە شوێنکەوتین ئەگەر شوێنکەوتەی سیاسی وەرنەگرین کە خۆمان جیهەتێکیان کۆمەڵە کەسانێکەمان هەیە کە شوێنکەوتەی سیاسیە بۆ تورکیا. کەواتە ئێمە وەکو هەرێمی کوردستان شوێنکەوتەین لە 4 ئەرکان یان لە 4 پایەوە بۆ تورکیا کە ئەمەش وا لە تاکێکی کوردی ئەکا کە
ئینتیمابوونی وردە وردەتیا بسڕێتەوە، هەروەها سربەخۆبوونی ئابووری و کۆمەڵایەتیشی لێزەوت کات. خۆی ئەگەر حکوومەت بەمانە ڕەهایەکەی وەریگرین بەبێ ئەوەی باس لە حکوومەتی حیزبی بکەین، ئەڵێن حکوومەت دەستەڵاتی جێبەجێکارە، یعنی دەستەڵاتی هەیە شتەکان بۆ ئێمە جێبەجێکە، یاسا و ڕێنمایەکانمان بۆ دەرەکە، کەواتە حکوومەت ئاسانکاری ئەکا بۆی لایەنێکی دەرەکی تێکەڵی وڵاتی من بێت. ڕێکەوتنی 50 ساڵەی حکوومەتی هەرێم و دەوڵەتی تورکیا ئەتوانین بڵین سەرەتا سوودێکی هەیە ئەوەی کە وا لە حکوومەتی هەرێمەکە کە مستەقل بێیان لە فرۆشتنی نەوتەکەی ئەمە لە ڕوانگەی یاسایە، بەڵام کاریگەریەکانی یان ئەو ئەسەرانەی ئەو کاریگەریانەی بەجێ هێڵە زۆر قورسە لەسەر تاکی کوردی، چونکە تاکی کوردی ئەم نەوتە مەواردێکە کە حەقی جیلی ئێستێ لەگەڵ جیلی داهاتووە، کەواتە حەقی ئێمە جیلەکانی داهاتوومان فرۆشتووە بۆ چی بۆ مانەوەی جیهەتێکی سیاسی، کەواتە کاریگەریەکی زۆر نێکەتف زۆر خراپی هەیە لەسەر تاکی کوردی، کاریگەری خراپی هەیە لەسەر سربەخۆیی هەرێمی کوردستان، کاریگەریەکی زۆر خراپتری هەیە لەسەر مەواردی سروشتی واتە سەرچاوە سروشتیەکان و سەرچاوەی دارایی هەرێمی کوردستان لە ئێستا و لە جیلەکانی داهاتوشتا، چونکە تۆ 50 ساڵ 5 جیلە واتە حەقی 5 جیلە خۆیت ئەگەر داهاتەکەی بەڕوون و ئاشکرایی نەخەیتە بەردەم جیلەکان. بۆیە کاریگەریەکەی کوردخایەن کاریگەری لەسەر جیلی ئێمە ئەبێ و درێژخایەنیش کاریگەری لەسەر ئەو جیلانە ئەبێ کە تا ئەو ڕێکەوتنە 50 ساڵە کۆتاییەت. خطابی سیاسی لە تورکیا تا ئێستش پێیان وایە عیمارەی مووسڵ یان ویلایەتی مووسڵ سەر بە تورکیایە. ویلایەتی مووسڵیش ئۆڕیدیان بە شێوەیەکی ئۆتۆماتیکی دهۆک و هەولێر و بەشێک لە شارەزوریان ویلایەتی شارەزوری کۆن کە ئەکاتە سلێمانی و منتیقەی هەڵەبجەتیایە. ئەڵێ ئێمە ئەمانەوە بگەڕێنەوە بۆ دەسەڵاتی عوسمانی، کەواتە ئەوێ بە هەنگاو لە دوای هەنگاو سەرەتا ئابوووریەکە لێداگیرکە، دوای ئەوە ئینتیمای قەومی بوون لە تاکەکانی توە لە ڕێگەی دام و دەستگاکانی تورکیا کە لە هەرێمە ئیشەکەن بسڕێتەوە، دوای ئەوە ئەگەر بێت و لە ڕوانگەی سیاسیشەوە نێو دەوڵەتیشەوە بۆی نەکرێت داگیرەکە بتوانێت لە ڕوانگەی کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەوە هەموو شتێ لە تۆ زەوتکە و دیسانەوە بخاتەوە ژێڕکێفی تورکیاکە. ئەگەر بڵین هەرێمی کوردستان بکەوێتە نێوان دوو هەڵبژاردەوە ئایا نەوتەکەی ڕادستی عێراقکە یان لە سیاسەتی نەوتی هەرێم لەگەڵ تورکیا بەم شێوازە ئێستا بەردەوام بێت بە دڵنیایەوە ڕادستی عێراق بکرێ نەوتەکەی بە سەرجەم نەوتەکەی ڕادستی عێراقکە بۆ ئەوەی سربەخۆیی یان جوانتر وایە بۆی بڵین داهات بۆ تاکەکانی کۆمەلگا بگەڕێتەوە، بەڵام دیسانە ئەو نوقتە زۆر گرنگە لە لام جەختی لێ بکەمەوە، زۆر گرنگە هەرێمی کوردستان وەکو قوارەیەکی سیاسی ئەگەر جیهەتی بەڕێوەبردنیان حکوومەتی هەرێمیان دەسەڵاتە ئەنی هەرێم ئەگەر بە ڕوانگەی ئابووری و بیری لێ بکەنەوە فرۆشتنی نەوت لە سوودی هەرێمایە، بەڵام نەک بەو سیاسەتەی کە لەگەڵ تورکیا کردوێتی، بۆیە گرنگە بزانرێ بە چ سیاسەتێک فرۆشتنی نەوتەکات. ئەتوانین ئێمە بڵین ئەگەر ڕێگەدراو بێ لە بەندەکانی ڕێکەوتنەکە ئێمە گۆڕانکاری بکەین، ئێمە وەکو خۆمانە تەبعاً وەکو جیهەی تەنفیزی ئەو کەسێک کە ڕێکەوتنی 50 ساڵەی کردووە، ئەمە ئەتوانین بەو شێوازە گینە هیچ چارەسەریەک نییە بۆ ڕێکەوتنی هەرێم لەگەڵ تورکیا، تەنها ئەو دەسەڵاتەی کە حکوومەتی هەرێمی کوردستانیان ئەو جیهەتەی کە ڕێکەوتنەکەی کردو خۆی ئەتوانێت چارەسەر بدۆزێتەوە، چونکە لەسەر ئاستی بەرز کراوە لەسەر ئاستی تاک نەکراوە. حەزەکەم نمونەی کۆمەڵێک خوێندکاری خۆم بێنمەوە کە قۆناغی سێی بەشی ئابووری بوون لەگەڵ منە توێژینەوەیەکمان کرد لەسەر کاریگەری بایکۆتی کاڵای تورکی لەسەر ئابووری هەرێمی کوردستان. ئێمە توێژینەوەکەمان بۆ ماوەی 45 ڕۆژ کرد بەپێی ئەو ڕاپرسیە ئەگەر ڕوانگەی هینیش وەرنەگرم. بەرهەمەکانی هەرێمی کوردستان هەمە جۆرەکە، واتە ئەو بەرهەمانەی لە دەروەی وڵات یەنە ناوخۆی وڵات هەمە جۆری ئەکا. دووەم وا لە بەرهەمی تورکی ئەکات کە خواستی لەسەر کەم بێتەوە. سێم شتوا لەوەکە بازرگانی یان پیشە سازی خۆراکی لە هەرێمی کوردستانە گەشە بسەنێ، بەڵام لێرە بایکۆتکردن پێویستی بە یەک شتە، پێویستی بە بەردەوام بوونە.
پێویستی بەوە نییە بۆ فترەیەکی کاتی بکرێ پێویستی بەوە نییە کەیسێک لە کوردستانی ڕۆژئاوا ڕووبا من لەسەری کاڵای تورکی بایکۆت بکەم پێویستی بەوە نییە سوکایەتی بە کوردێک بکرێت لە کوردستانی باکوور ئەنج من بێم بایکۆتی کەم پێویستە لە ناخی تۆیە بایکۆت یعنی بەرامبەر کاڵای تورکی لە ناخی تۆیە بە هەڵوێستێکی نیشتیمانی بزانی ئەو کاتە ئەزانی کاریگەریەکانی چەند زۆرە و چەند سوودی هەیە بۆ کۆمەلگای کوردی و بۆ تاکی کوردی لێرە توانین لە ڕێگەی یاسا و ڕێنماییەوە بەرهەمی ناوخۆ پشگیری لە بەرهەمی ناوخۆ بکەین وا لێ بکەین کە ئەو کەسانەی کە سەرمایەکیان هەیە جا سەرمایەکەیان بچووک بێ یان سەرمایەکی زۆریان هەبێ وایان لێ بکەین کە هەوڵ بن بەرهەم کارگەی پیشەسازی خۆراکیدا بمەزرێنین هەوڵ بین ئێمە ئاسانکاریان بۆ بکەین لە ڕێگەی ڕیکلامەکان و ڕاگەیاندنەوە هەوڵ بین زیاتر ڕیکلام بۆ بەرهەمی ناوخۆ بکەین لە ڕێگەی خاڵە سنووریەکانمانەوە هەوڵ بین ئەو بەرهەمەی کە لە ناوخۆیان هەیە هەوڵ بین ڕێگری لە بەرهەمێکی بیانی بکەین کێتە ناوە بازارەکەی ئێمە بخینکێنێ بە بەرهەمی بیانی کاتە یان چارەسەرێکە بۆ ئەوەی ئێمە بایکۆتی کاڵای دەرەکی بکەین یەکلایەنە نییە لەسەر ئاستی حکوومەتە کە ئەتوانێت لە ڕێگەی یاسا و ڕێنماییەوە لەسەر ئاستی تاکە کە ئەتوانێت وشیار بێ کاڵایەکی ناوخۆڵ بژێرە لە برەوەی کاڵایەکی بیانی هەڵبژێرە لەسەر ئاستی دەسەڵاتی چوارەمە کە ئێمە پێی ئەڵێن ڕاگەیاندن کە ئەتوانێت وشیار بێت لە هەڵبژاردننی سپۆنسەریان ڕیکلامەکانی بۆی بەرهەمی ناوخۆ زیاتر پەرەپێ بە و لەسەر ئاستی خێزانیشە پەروەردەی خێزان کەوا لە تاکەکانی یان لە مناڵ و نەوەکانی خۆی بکاکە کاڵای ناوخۆ لە لای پیرۆز بێ و کاڵای بیانی لە هەر دەوڵەتێکۆیە لە لای دەرەجەیەکی تر بێ وەکو کاڵای ناوخۆ نەبێت.